لە شاری جۆلانەدا مامۆستا هێمن دەڵێ چوومە لای دکتۆر و گوتی نەخۆشی دەردەکەت سەختە. گوتم تۆ پێت وایە دەمرم؟ بەداخەوە گوتی وەختە. ئەو دڵە کوتەی گرتووتە پیاوی بەهێزیش بیگرێ، بێت و ئاگای لە خۆی نەبێ، هێندە پێناچێ دەمرێ. پێکەنیم و گوتم دکتۆر ناڵێم زانە و شارەزانی، بەڵام تۆ پزیشکی ویشکی باری دڵداری نازانی. دڵە کوتەم نییە، دڵە کوتەم نییە، دڵم جێیکیژێکی خانومانە، منداڵە ئۆقرەی ناگرێ و بۆم دروست کردووە جۆلانە. سپاس کاکەمێت دەستخۆشیەوەکەم. بینەرانی خۆشەویست، ئێستاش فەرمونون لەگەڵ وێزگەیەک و ئەڵلقەیەکی تری بەرنامەی قەلەندەرخانە کە ئەمجاریان دەکاتە بەشی دووەمی ئەو بەرنامە تایبەتەی کە لەسەر شێعر و بەرهەمەکانی مامۆستا هێمن پێشکەشمان کردن. خۆشەویستان، هەروەک ئەڵلقەی پێشوو لەگەڵ هاوکارم یان خان و دوو میوانی ئازیزمان کە یەکیان بەڕێز هاوڕێی دێرینی شاعیری گەورەمان مامۆستا هێمن مەلا ڕەسووڵی پێشنماز، هەروەها بە هاوکاری شێوەخان شێوە شەماڵ بە ئامێری قانون کە هاوکارە لەگەڵمانە. مامۆستای بەڕێز، گەلێک شتمان دەربارەی شێعر و ژیانی هێمن باس کرد. ئەوەی کە ئێستا دەمەوێت باسی کەم وێزگەکانی تەمەنی هێمن لە سەرەتایەوە هەتاکو ئەو کاتی کە گیانی سپارت، دەمانوێت دەربارەی ئەو وێزگانی تەمەنی ژیانی دەڵێ هێمن شاعیری گەورەی کورد لەدایک بووی شەوی بەراتی ساڵی 1920 لە بناماڵەی شێخەلی ئیسلام کە دایکی بەنێوی سید حەسەنی شێخەلی ئیسلامیە، بابی بەنێوی زێنەب خانم کچی شێخی برهان کە بۆ خۆشی کچی خاڵی خۆی هێناوە هەر زاوای ماڵی شێخی برهانیە. هێمن لە جێگایەکدا لەبارەی نێوەکەی خۆیدا دەڵێ شاعیری کە هیچ بارەیەکی بۆ من نەبووێ ئەو بەهرە گەورەیە بۆ من بووە کە نێوی سید محەممەد ئەمینی شێخەلی ئیسلامی موکری لە کۆڵ من کردەوە. بەڵێ ئەو هەموو ناوەی کرد بە هێمن. بەڵێ فەوتەکەشی دیارە ئەو دەورانەی کە بەڕێوەبەری سوورۆ بوو لە شاری ورمێ لە ساڵی 1986 فەوتی کرد کە لەگەڵ ئەوەی پروپاگەندە زۆر لەسەر هێمن کرا کە ناو ناتۆری بۆ دروستکەن، بەڵام خەڵکی خۆشەویست و خەڵکی دڵسۆز و خەڵکی کورتپەروەری مەهاباد و مکریان ئەوەندە عالم وەسەر جەنازەکەی و سەرخۆشیەکەی گەڕان کە دەیانکوت هیچ جێگایەک نەمابوو لە مەهاباد شی و دۆڵ و خڕش پڕ نەبووبن. جا لێرەدا من هێندێک لە شێعرەکانی مامۆستا هێمن کە بۆی بەرنامەکە تەسکە لەباری جوانیدا دەڵێ دڵ دەلەرزێنێ شەوانی شەوە زەنگ، جەنگی بەرموری کچی شەو خوشەنگ. یا دەڵێ ئەسیری زولفی هاڵۆزی کسە کوردێکی نەشمیلم، تەماشاکەن سەیرێکە بەدەستی دیلەوە دیلم. یا لە وەڵامی کتێکدا کە تاوێدی باسم کرد کە بۆی نووسیەوە تۆ دیوی درنجی چیەوە دەبێتە نیشتیمان پەروەرەکەی، دەڵێ ئەی ئەو کەسەی دەتپەرست و لێمونی، تۆ خودانی تۆ خۆشەویستی منی، لە ئاسمان نی تاوێت ڕانەگا دەستم، لە قاڤنی کاڵی ئاسنت بۆ هەڵبەستم. ئەوە دیارە دڵدارێکێتی. ئەوەی دیکەی زام کۆتاییەکەی ئەڵێ تۆی لە من ون کردوانی لە تۆ ئەو بستۆکەی دوژمن ناوی لە جێگایەکی دیکەدا ئەو وەڵامی ئەو چەند پێش ناخوێندەوە دەڵێ لەو دەمەیدا گوێ هەڵدەخەن بۆ تارێ، لەو دەمەیدا ماملێ دەڵا قەتارێ. ئەوە هەمیشە لە دڵی مەراق بوو، چون ماملێ بەڕاستی ئەوەندە دەگەڵ مامۆستای من یەکتریان خۆش دەویست، تەواوکەری یەکتری بوون. هەرچی مامۆستای من بۆی دانابایە ئاهەنگەکەشی ئەوە دەکرێت و دیکتەوە. هەمیشە لەو غوربەتەدا کە خۆمانی دەبووین دیکواواتمەوەی ڕسوول گیان ئەمە بە ئازادی بچینەوە مەهاباد، تۆ بەرامبرم شارەکانم بخوێنیەوە ماملێ شتەی هەڵکادا قەتار. ئەمە ئەو بەرنامەم لە شاری مەهاباد بە حزوری شار عەزیزی شاڕوخ و محەممەدی ماملێ و
چەند گۆرانی بێژی دیکانە مامۆستای من بۆ خۆشی و چەند برادرانی حیزبی عینی ئەو بەرنامەمان داناوە کە من شارەکە کە دەخوێنمەوە کە دەڵم ماملێتی هەڵکە قەتارێ یعنی ئەوەی ناڵم کە قەتارەکە تێڵ دەکە ماملێ بۆ خۆی بە حزبی خۆی ئەمە ئەوە ئەگەینە کە بێزگەلەوەی کە هێمن کەوەکو شعری داناوە شعرەکانی لەبەر ناسکی و لەبەر هەندێ ئەوەی کە بڵێم ئەو دەربڕینانی کە تایەتی زۆر ڕاستە و خۆیە بەرامبەر ئەو کەسی کە گوێ لە شعر دەگرێ زۆر شاعیرانەشە لە هەمان کاتە لەبەرەوە زۆری شعرەکانی کراوە بە گۆرانی و بە مەقامات ینی گەلێکی زۆر لەو شعرانە هەیە کە ئێمە ئاگامان لێت کە زۆربەی گۆرانی بێژ و گۆرانی بێژە بەناو بانگەکان من لێرەدا گەر ئیجازە بێ ئاخرشت نزیکی و پەیوەندی من و مامۆستای من هێندە لە ڕادە بەدەر بوو ئەمن دوو منداڵی ئاخرم کەیشان ئەو شەپۆلی کوڕما هەردووشان لە کۆیە لەدایک بوون شەپۆل بە عادەت و عرفی کوردەواری کە هەمویان کز بوون پێش شەپۆلی پێیان خۆش بوو کە نێوی شوانی لەسەردان برێ مش کە پڕ بەدڵ پێم ناخۆش بوو ینی کز بۆ شوانی هەبێ فلانوانە بۆ ما حەل نەدەبوو خێزانم و دایکم لەگەڵ بووانە مامۆسایم میوانمان بوو دە و کاتە لە بەغدا ڕات بوو مامۆسایم و کتە ڕەسوولگیان بە نێوی بنین شەپۆل بە لیادیش ئەو شاری من کە دەڵێ کوڕ بە ئازا بە نەبەز بە ڕۆڵە گژەبای ڕق بەو شەپۆلی تۆڵە بە دواویدا کە ساڵ و شتێک تێوەرسوڕا بێریمان بوو بێریش عینی بە نێوی شەنگە بێری دەڵێ شەنگە بێری گراوی خۆم ڤێنوسی جەماڵ و جوانی ئێستاش پاڵێنێ وەک جاران لە شوان و مێگەل دەڕوانی یادی بەخێر و خلاصە من شتێکی وا مەگەر داوام لێ بکردناگە بەرنامەکە کەم بێ بۆ خۆتان فەرموو زۆر باشە کاتمان ماوە کاک حەمیدگیان تۆ شارێکمان بۆ بخوێنەرەوە پاشان بەردەوام ببین. لە شاییدا لە وەختی هەڵپەڕینە لە خۆشیدا لە کاتی پێکەنینە لە کۆڕی ماتەم و گریان و شینە ئەمن ئەی نیشتیمان هەر تۆم لەبیرە بە شەو تاک و بەسەر مازاڵ دەبێ خەو بە ڕۆژ تاک و دووبارە دێتەوە شەو لە کاتێکە کە دەدوێنم ئەم و ئەو ئەمن ئەی نیشتیمان هەر تۆم لەبیرە زەمانێکی کە دەچمە سەیری گوڵزار لەگەڵ پۆلی ڕەفیقانی وەفادار تەنانەت وەختی دەستبازی لەگەڵ یار ئەمن ئەی نیشتیمان هەر تۆم لەبیرە لە کوێستانێ دەمی ڕاو شکارێ لە مەزرایە کە خۆم هەڵکرد لە کارێ لە جێژوانێکە دەکوشم مەمچیارێ ئەمن ئەی نیشتیمان هەر تۆم لەبیرە دەکەم تەرخان لە ڕێی تۆدا ژیانم لە سەنگەردا بەرەو ڕووی دوژمنانم بە خاکی تۆ دەمی ئاویلکەدانم ئەمن ئەی نیشتیمان هەر تۆم لەبیرە دەستخۆش کاک حەمید دەستخۆش شێوەجان مامۆستا بێن لەسەر هاوڕێی هێمن لەگەڵ نووسەری کورد ئەحلام مانسوور یادیان بەخێر هاوڕێی ئەوان و بەڕێکردنی ماوەیە کە مامۆستا هێمن لێرە بۆ نووسینی چەند شعرێک بۆ ئازایەتی و ئەو خاتوونە ئەکرێ ئێوە شاید حاڵی هیچ بابەتێک لەم هاوڕێیەتیە یا لە نووسینەکانی مامۆستا هێمن یا ئەحلام بووبن بۆ ئەو کات هاوڕێتی ئەوان ئەمە لەگەڵ مامۆستای من کە ئەندامی کارای کۆڕی زانیاری بوو زۆر جار لەوێ ئەحلام هاتشوی وێ دەکرد کە بەڕێوەبەرەکەی کاک مەسعود محەممەد و پیاوە گەورەیە بوو ئەوە دەمای یەکترمان دەدی بەڵام چاکترین یادگاری من کە وێنەکەشی دوایە حتمما کوڕەکەم دەتانداتێ ئەو داوەتەیە کە ئەحلام و دووکچی دیکانە بۆ مامۆستای منیان لە بەغدا ساز کرد بۆ باسم کرد کە بۆ ئەکسەری داوەتەکان ئەمن دەبوو لەگەڵ مامۆستای منی بم هەم خۆشی دەویستم هەم خۆشم دەویستم بە قسەی دەکردم دیمە وێگرا ڕۆیشتین کە وێگرا ڕۆیشتین لە پێش بڵین سینەما بابلوانە قەرارماندانا بوو
کچەکان کە لێ ڕاوەسابوونەوەمە چینەکنیان هەمویان بەبییر مامۆسامنی و هات دۆستیان دەستوی کرد و ماچیان دەکرد و بە تایبەتی ئەحلان هەر ملی مامۆسامنی بەرنەدەدا مامۆسایمە کە ئەو بوو ڕووی دەمە کچینە پێتان وایە ئەمن ئەو زەلامم بۆ هێناوە ئەو پیاوە فیلەتەنم بۆ هێناوە ئەویش پێکەم وتیان داوەڵام مامۆسایم نازانم وتی وەڵا باوێ گیانە من پیاوێکی پیر و بێچارە و ئێوە شتێکی گەنج ترسام تعدام لێ بکەن ئەدێەوە بۆمە بوو بە یادگاریەک ئەحلام پێش فەوتی جارێک بە ساد و یەکترمان دیتەوە ئەو وەڵینشەوەی باس کرد وەڵێ مامۆستا ئێمە بەدەر لە ئەو شتە تایبەتانی ژیانی خۆی بینەوە سەر مەسلەی شعر لای هێمن بێگومان ئەم شێوە زمانی کە هێمن شعری پێنووسی و هەموو شاعرانی دوای شعران پێنووسی و شێوە زمانە توانین کە هەمومان نەزانین کەنالی یەکەم کەس بۆ ڕچەشکێن بۆ لەو بابەتە ژمارەی شاعران و ئەدیبانی کە خزمەتیان بە فەرهەنگی کوردی کردووە لەم ناوچەی ئێمە لێرەوەدا لە ناوچەی سلێمانیەوە دەستی پێکردووە ئەم دووسینی شعر لە دوای ئەوەی کە خەڵک بە زاری کرمانچی بە گۆرانی و هەورانی و بەم شێوە زارانە شعریان نووسیوە یەکەم کەس بووە لە دوای ئەوە گەلێک شاعری تر لە ئێرانە کاریگەری تەواوی نالیان لەسەر بۆ وەک وەفایی وەک مەجدی وەک مصباح الدیوان گەلێک لەو شاعرانی کە هەبوون هێمن وەکو شعر و شاعرێتی وەکو بەڕێزە لەگەڵ ژیاوی کاریگەری شعری زۆر کێی زۆر بەسەرەوە بۆ لە شاعرانی ئەمدی و بڵێ مامۆستا هێمنیش و هەژاریش بە تایبەتی هەمن زۆرتر هەمیشە باس حاجی قادری کۆی مەلای جزیرەی کە بەڕاستی حاجی قادر تاسیرێکی لە حەد بەدەر هەتا باسی وایان دەکرد کە کۆنەکتێبێکیان دیتوێتەوە کە شاری حاجی قادری تێدا بۆ چەند لەگەڵ یەکتریان دزیوەتەوە جاری وا بووە مامۆستای من لە گەنج بوون لە کاکەژاری دزیوەتەوە هەزار سوێندی بۆ خواردوە توێ نازان لێشوەیە دوای دەرکەوتووە لە لای ویە ئەوانە ئەو تاسیرەی حاجی قادر بەڕاستی زۆر بەسەریانەوە بۆ هەروە کە هەیکەلی حاجی قادر دانرا من ماڵم لە کۆیە بوو مامۆستای من و جەماعەتی دوکتۆر قاسم لوانەیە ئێمە داوەت بوون لەوێ مامۆستای من دەستکەوتی خەباتی دانابوو دەستکەوتی خەبات کە مەبەستی هەیکەلەکەیە شەوێ لە ماڵی ئێمە زۆرمان تەمرین کرد مامۆستای منیش دموپەلەکەی بۆ شێعر خوێندنەوەی هەرچەندەوە و بەڵام زۆر ئەوە نەبوو سەرماخوردێکی شکرد بوو هەر نەفەسی نەداتی دەرێ لەو مەیدانەی کە ئەو بەرنامەیە بەڕێوە چوو ئەمە چوم لەکرد مامۆستایمنی لەسەر داوای خۆی ڕاوەسام دووسێ قسەی کرد و تەکلیفی کوتی ئەگەر ئیجازەت دەنم تۆزێک ناڕەحەتیمەیە خەڵکەش زۆریان دایان ناسی ماڵم لێوێ بوو ئەوانە کوتیەوە مەلا ڕەسوول لە جیاتی من شارەکەی دەخوێنێتەوە هەموو عالەمەکە هاواریان کرد کوتیان بۆ خۆت خولاسە مامۆستامی خوێندیەوە زۆر بەوانێکیش ئەوە بوو کە بەڕاستی لە هەموو شوێنێک ینی لە قسەکردنیاندا دەگەڵ هەژاری باسی حاجی قادری کۆی دیارە نالی و وەفایی و ئەو شاعرانی کە سەردەم بوون بەڵام حاجی قادر لە هەموو کە زیاتر بە تایبەتی باری نیشتیمان پەروەری بەس من وا هەستەکەم وەکو بنیادی شعری کە سەیری شعرەکانی هێمنەکەم کاریگەری گۆران و پیرەمێردی زۆر لەسەر ئەوە ڕاست بنیادی لەسەری پیرەمێرد هەر زۆر چی گۆرانی زۆر بازێک بەڵێ شێوەیان ئەگەر هاوکار بێ شعرێک بخوێنینەوە لە شاری تووڕەییدا مامۆستا هێمن دەڵێ ساقیە کوشتمی خەمومەینەت دەوەرە لەو شەرابە مەستم کە نامەوێ جام و ساغەر و پیاڵە بەشی خۆم بۆ لە لێچی دەستم کە وەرەی نازەنین بەخێرا خۆت گێژوێژم بکە بە بادەومەی با منی ڕەنجەڕۆ لە ژینمدا هیچ نەبێ جارێک بڵێم ئۆخەی حاصڵی تێگەیشتن و زانین چ بوو بۆ من جگە لە کوێرەوەری سەردەمێکیش پەنا دەبەم بۆ مەی تا بزانم چلۆنە بێخەبەری لەو وڵاتە کەسێک لە خەوڕا بێ بەشی چارە ڕەشی و خەموشینە
تێگەیشتم عیلاجی دەردی من مەستی و شێتی و نەزانینە. بەڕێز مەلا ڕەسوڵ بێگومان هەرچەند لەسەر هێمن بڵێن ژیانی هێمن هێندە دەوڵەمەنە چ لە ئەدەبیاتیا چوەکو ژیانی خۆی چوەکو ئەو شێوازی کە ژیانی بەسەر بدو ژیانی خودی خۆی چوەکو ژیانی ئەدەبی خۆی قسە زۆر زۆرە بیکەین و وابزانم بەرنامەکەشمان بەشی ئەوە ناکات کە بتوانین بە تەواوەتی لە زۆربەی لەسەر زۆربەی لایەنەکانی ژیانی هێمن قسە بکەین. من حەزەکەم بەڕێستان چیتان هەیە وەکو یادەوەری یان وەکو شتێکی زۆر تایبەت لەبارەی هێمنەوە بەڕێستان بڵێن بۆ کۆتایی بەرنامەکە. ئەمن دووشت لەسەر دڵپاچی کە بۆ خۆم دیتومە هێمن باز دەکەم. یەکیانەوە بوو لەو ماڵی بەغدامان دانیشتوین هەموو قسەیەک دەکرێ و دوای ئاخری پیاوی کورتەر وایە ژنی کوردیش دێنەوە سەر ژن و مێرد و پیاوی تونند و تویژ و ئەو شتانە. هەر یەکی قسێکی کرد ئەمیش ڕوون لە مامۆسای منی کرد زۆرمان بەیەکەوە گاڵتە هەبوو کتم مامۆسای منێت تۆ قەت شەڕت کردو لەگەڵ خێزانت زۆر بەجددی کوتێرە وەڵا ڕسوڵ شەڕێکم کرد جارێکی ئیدێمە پێمەوە بوو هیچ وڵاتی نەهێشتووە دەی مامۆسایم چۆن بوو کوتی زۆر تووڕە بوو دەوەی دانەبوو تووڕەبوونەکەم کوتی هەر لینگە کەوشێکم دەستدایە ڕێم هاڵاند شکروێی نەکەوت ئەو بوو جارێکیان مامۆسای من لەگەڵ حەمەدەمینی سەرازی کە مەسوولی پەیوەندی ئێمە بوو نەماوە کەریم ئیحسامی هەر نەماوە مامۆسای من هەر نەماوە چەند سەر ڕەفیقی ئێمە بوون. تەمەنی ئێوە درێژ بێ تەمەنی ئێوە درێژ بێ. دکتۆر عەبدوڕەحمان مارف داوەتی کردبوون کە دەچن ئەویش نەکەریم ئیحسامی لە نزیکەوە دیوە نە مامۆسایمی دیوە بەس کاک حەمەدەمینی سەرازی ئەو ڕەحمانی حاجی بەس کە حەمەدەمین ناسی و نێوانیشی بیستووە و ئەوانە ئەو شتانە کە دەچنەوێ کەریم ئیحسامیش پیاوێکی بەدموپەل و پیتۆڵ و فڵان وانە بوو وەک مامۆسای منی ئەوە کەم قسە وەشتان نەبوو. کەریم ئیحسامی دەڵێ من کەریم ئیحسامی ئەو مامۆستایە منە کە حەمەدەمینیش کە دەناسی ئیدی هەر دەسوڕێنەوە کە پسن بۆ ژوورێ دکتۆر عەبدوڕەحمان پیلی کە کەریم ئیحسامی دەگرێ و دەڵێ فەرموو مامۆستای من ئیدی هەردە و کاتیدا ئەوە هەوینە ئەویش بۆ پێش دەکەوێت دەناوە پێش هێمنی نەدەکەوێت ئیدی کوتی هەتا هاتووینەوە هەر کەریم ئیحسامی هێمن بۆ ئەمنیشەوە کەریم ئیحسامی بووم یە قسە ناکەم کە هاتنەوە کوتی ڕەسوڵ هەتا ئێستا منون بوو کوتمان چۆن مامۆستای من کوتی وەڵا حاڵم مەسەلەکەوم کەریم ئیحسامیش جا کابرا هێندە بێ سەلیقە بێ لە ئیتحادی جەماهیری شۆڕەوی خوێن بێتی ئەمن خۆم معرفی بکەم فۆرن لە تێکسێمە چکارم بۆی دا وەڵا من لەو نیم. زۆر سوپاس. سپاس بۆ ئێوەش و بۆ بەرنامە ڕەنگینەکەتان و بۆ ئەو جێگا خۆشەی کە بەڕاستی هەڵتان بژارتووە شوێنێکی زۆر شاعیرانە و ئەدیبانە و کوردەواریانەیە. سپاس مەلا ڕەسوڵی پێشنەماس بۆ ئامادەیت لە بەرنامەکە. بەڵێ خۆشەویستان بەشی دووەمی بەرنامەی قەلەندەرخانە با بڵێن گفتوگویەک لەسەر ژیان و یادەوەریەکانی مامۆستا هێمن لەگەڵ بەڕێز مەلا ڕەسوڵی پێشنەماس کۆتایی هات بەم شێعرەی مامۆستا هێمن کە کاک حەمید پێشکەشتانەکە دێینە کۆتایی بەرنامەکە تا بەرنمەیەکی تر و یادێکی تر و وێزگەیەکی تری قەلەندەرخانە ماڵەکانتان ئاوادان و ژیانتان پڕخۆشی. هێمن لە شێعری گوڵی هیوادا ئەڵێت ئەختەر کچی کوردی چاومەست ئیلهام بەخشی شێعری پڕهەست ئەی پێشمەرگەی میلەت پەرست کە دیتمی تفەنگ بەدەست زانیم گوڵی هیوا پشکوت بەیانی ئازادی ئەنگوت ئەختەر پێشمەرگەی کۆڵنەدەر ئەختەر ئەی گوڵی نێو سەنگەر خوێنت دەچێ لە دمی خەنجەر دەگری بەری هێرشی ئەسکەر سێرت گرت بەو چاوە جوانە لە کەلەکەی ئەم بێژوانە شەقت هەڵدا لە زێڕ و جل تووڕت داوە کلدان و کل توندت کردووە پشتێنی شل فیشەکدانت کردووە تەمل پساندت بازنە و پاوانە دەستت دا تفەنگ پیاوانە
ناڕێژی چاو سوور ناکەی لێو شانە ناکەی بسکی پەشێو یەکجاری فڕێتدا چارشێو ئەوە ڕوود کردە شەڕ و کێو دەبڕی جەرگی دوژمنی زۆڵ بەسەر نێزە نەک بە مژۆڵ